لە کوردستان 24ەوە لە ڕێگەی ڕادیۆکەیەوە سڵاو و خۆشەویستی بۆ ئێوە جێگرایزەکانم زمانێمە لە ڕێگەی ئەو شەپۆڵە دەنجانەوە و لە ڕێگەی سوۆسیال میدیاشەوە لەگەڵ ئێوە کۆمان دەکاتەوە. خۆشحاڵم لە ڕڵکەیەکی دیکەی زمانێمە بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەرێکی گرنگ لەگەڵ ئێوەم بە هاوکاری هاوڕێی ئازیز و خۆشەویستم کاک دلێر سەلیم لە ژووری کۆنتڕۆڵ. خۆشەویستان، ئەمڕۆ باسی توانای زمانی کوردیەکەین. ئایا دەرەقەتی نووسینەوەی زانستی پزیشکی دێت یان نا؟ دکتۆرێک هەندێک بابەتی زانستی پزیشکی بە کوردی لە کتێبدا کۆ دەکاتەوە، دەینووسێت، کەواتە دەبێ ئەو دکتۆرە پێی وابێ زمانی کوردی بۆ ئەوە دەشێ زانستی پزیشکی پێ بنووسێتەوە. با لەگەڵی گفتوگۆ بکەین کە میوانمانە لە ستۆدیۆ، ئەویش دکتۆر شوان عوسمانە. دکتۆر بەخێر بێ. زۆر سپاس کازدی، سپاس دەکەم. سپاس بۆ تۆ کە هێز و توانای زمانی کوردی بڵند دەبینی. من دڵخۆشم بە و متمانەیە کە تۆ هەتە بە زمانی کوردی لە کاتێکدا پسپۆریەکەت بواری پزیشکیە. لەکوێوە سەرچاوی گرت ئەو متمانەیە؟ ئایا هەستێکی نەتەوەیی پێشتر هەبووە لای تۆ تۆکمە کە هەمیشە لەگەڵت ژیابێت تا بەناو هەموو زانست و قۆناغەکانی ژیان و سەفەر و هەموو شتێکدا تێپەڕی و هەر لەگەڵت بووە یان دواتر لات گەڵاڵە بووە لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ نەتەوەکانی دنیا؟ زۆر سپاس بۆ دەرفەتە کازدین و بەڕێز کاک دلێر لە کۆنتڕۆل. طبعاً ئەکید هەر فکرێک مێژووەکی خۆی هەیە، مێژووی گەڵاڵەبوونی نووسینی ئەو کتابانە و مێژووی متمانەی شخصی خۆم بە زمانی دایک، زمانی کوردی دەگەڕێتەوە لۆ وەختی کولیەی. کاتی کولیەی لە مەکتەبەی تەشریح، طبعاً بالمناسبە مەسەلەی کۆلیژی پزیشکی لە هەر وڵاتێک بە زمانی خۆیتی. بۆ نمونە لە تورکیا بە زمانی تورکیا، لە ئیران بە زمانی فارسیا، لە فەڕەنسا بە زمانی فەڕەنسیە و هاکەدا لە هەر وڵاتێک کۆلیژی پزیشکەکەی بە زمانی خۆیتی. بەس ئەمە کە لە ناو چوارچێوەی عێراقداین، هەرێمی کوردستان، کۆلیژی پزیشکی بە زمانی ئینگلیزیە بۆ لەبەرەوەی ئەمە کۆلۆنی بەریتانیا بوو و ئەو سیستەمە ئەوان دروستیان کردیەوە تا ئێستا هەرمایە و دەستکاری نەکرایە. بەبیرم دێ لە مەکتەبەی ببوورە دکتۆر پرسیارێکی کورد بابەتەکەت لەبینەچێ. ئایا زمانی ئینگلیزی پتەوترین زمانە بۆ زانستەکان یان هەر ئەو مستعمەرە بوونەی عێراق ئەکیکارە؟ زمانی ئینگلیزی ینی ئەگەر بە زمانی عادەت قسەی بکەین، زۆرترین خەڵک بە زمانی ئینگلیزی قسەی دەکەن، ملیارێک و 400,000 ئەوەندەی من داتای خوێندبیتمەوە. زمانی مؤتەمەراتە، زمانی زۆربەی تەواصلی قادەی جیهانە، مؤتەمەراتی هەموو هەندەسەیە، کوشتتوکاڵە، تووبا زیاتر بە زمانی ئینگلیزی قسەی دەکەن. بەڵام ئەمە لە وڵاتی خۆمان دەتوانین بە زمانی خۆمان شتەکان بکەین، وەک چۆن وڵاتانی تە بە زمانی خۆ ویان کردێ، ئێمەش دەتوانین بە زمانی خۆمان. جگەڵاڵە بوونی ئەو فکرەیە کتابەکەم دیت، کتابەکە تەشریحی بوو، دەرسی تەشریحمان هەیە، شیکاری جەستەی مەرحەلەیەک و دوی کولیەی. کتابەکە بە عەرەبی بوو، سووری بوو. طبعاً تەشریح بە ئینگلیزی زەحمەتە، تەماشام کرد بە عەرەبی هەموو شتێک نووسرایە، هەموو ئەو عەرەبیت باش بوو، ئەمیش عەرەبیم باش بوو. ئەمن یەکەم جار لەوێ دەستی پێ کرد باش ئەگە بە عەرەبی بنووسرێ کەواتە بە غێرە زمانیش دەنووسرێ. پاشان ئەوە بوو کە چوومە ئەڵمانیا، 8 ساڵ لەوێ مامەوە، دکتۆرایەکانم لەوێ خلاص کرد. تەماشام کرد زمانەکان، زمانی کۆلێژ ئەڵمانیە، خەڵک بە ئەڵمانی لە ماڵەوە قسەی دەکا، مەکتەب بە ئەڵمانیە، کولیە تۆب بە ئەڵمانیە، دکتۆرای توبیش هەر بە ئەڵمانیە. کەواتە ئەوەی عەرەبیەکەم دیت لە کولی، پاشان ئەو تەجروبەی ئەڵمانیاشم دیت. دەشتوانم بڵێم لە سەفی 6 ئیعدادی دەرسێکمان هەبوو، دەرسی ئەحیا، زیندەوەرزانی. جوانە. زمانی من کوردی بوو، دراسەتی من کوردی بوو، لەگەر عەرەبیەکی بە قووەتیش طبعاً ئەو وەختی کەمە لە ئیعدادی بوون. زیندەوەرزانی بە کەلیمە کوردیە، وشە با بڵێن. ئەمە زمانەکەمان ئەگەر بیکەینە کوردی لەوانێ خەڵک بە باشی تێمان نەگەلۆیە، بە زمانی هەولێری قسەی دەکەین.
يعني هموي بزماني كردي أو زيندة ورزانية همو كتابة كم يعني نوتنوم هنا على أحياء استاج لبير مال زيندة ورزاني كتابة كم هم درخ كردو طبعا شكبة كردي بو زور لكن ما أسام بو دم توان تيدا جيشتم يعني بزماني خوم زيندة ورزانيش طبعا زانستا هروا كيمياء وفيزياش من هر بكردي بو كولاجيتش سرتشي زانستي بزيشيشا كواتا أتو دتواني أجر لسه أو مستوانا خلشت كان بزماني خوي قصي كردبي أمنيش أول شيء بسيطم هبي يعني من نمونة شيء بسيطم هبي كزماني ككتابي زيندة ورزاني لسه في شاشة إعدادي وزور قولوا تيرو تسليج بو أو كتابة بزماني كردي بو جيشت ما قناعته شيء كأتو دتواني بزماني كردي باسي زانستي بزيشكي بكي بزماني كردي دتواني باسي وردكاري نخوش كان بكي بو أوي كخلشي خوت لزياتي لا يعني سرتساوتشي غير كردي بكردي تيبقى ودبتا بدايتك شو كهمشتك كدست بيكر يتر زيادك وخلقك ديكات الكولتور باش لواني 50 سالت اما بتوانين بزماني كردي اصلا لكولوجي بزيشكي درز بلينوا وشرمان بخو نبي كاو قصيدك ان شرمان لزماني خومان نبي زمانه چي زور تيرو تسلا حزد كمان يق نقطه كش زياد كم شو باسي قلالبوني او فكريت كده ابزام سؤالك كم جواب داوا بلام اما لهجه سوراني قصيدكين بلام كرد لهجاتي زورا هورامية بادينية كرمانزية زازاية اگر بتواني او لهجات انا اما تيك بقين يعني استام دبي ليرة دسخوشي لا كي بيشار بكم كأخبار كان يكتشي باديني يكتشي سوراني دادان دري امن لوتي تماشا التلفزيون انا دكم اخبار كان بعدين كم باشتر بوا تيدقم وقت خوتي انا دقيشتي مزعاج دبم دمقو ام دمي خبرك بزانتيا بس لقر وقت تيجيشتي زماني خوتا لهجش كيا وبعدين كش سورانيكا او لا دوكسن قصيدك دبي اويش سورانيكي باشتر بوا كواتا لموضوع كيدرنتين زماني كردي اگر بتوي بهمو لهجه كان شهر زابي دتواني باشترين زانستي بزيشكي بي بنوسريتوا كوان ديالكت كان دتوان دزبار لقال يقدي بقرن بۆنووسینەوەی زانستەکە بەکەڵک باسی زیندەوەرزانیت کرد زیندەوەرزانی ئێستا پێڕێن زیندەزانی جیاوازێکی ئەو تۆی نییە من شتێکم لا گەڵاڵە بوو بیرکردنەوەیەکم بۆ دروست بوو ئەوانەی ئەو زانستانەی لە پزیشکی بەشداری دەکەن با بڵێن زیندەزانیە سەرەکی ترینەکانیان فیزیاش بەشێکی لەبەر ئامێرەکان بەشداری دەکا وە کیمیایە هەر سێوانش هەر سێ بابەتیش بە کوردی هەبوون وانە خوێندومانە کەواتە سێ کۆڵەگەمان هەیە کە لە زمانی پزیشکیدا بە کوردی دەتوانی سوودیان لێوەربگری ژێرخانێک هەیە لەو بابەتە ئەوەی دەمێنێتەوە ئەو دەستەواژە و چەمکە نوێیانن کە ناوی دەرمانەکانە و ئاشتی نوێ کاتۆتە نێو دنیای پزیشکی و پێشکەوتوو بووە ئەوەش بەو هۆیەی کە کورد لە ڕیزی داهێنەرەکانی بواری پزیشکی نەبووە دەستەواژە و ناوی نییە وانە ئەوانە چۆن چارەسەر دەکرێت خۆی قسەکە تاوەکە ئازادین بەڵام ئەگەر ئەم لەسەر زمان هەندێکم خینتەوە هیچ زمانێک بۆ خۆی ڕناوەستی هەموو زمانە کەلیماتی نوێی دێتن هەموو زمانێک تەتەور دەکە بەقەدەر ئەوەی کە کۆمەلگایەکە کە زانستخوازەکانی کە نووسەرەکانی چەند ئیبداعی لێ دەکەن چەند بەکاری دێنن پێدرێن زمانە زیندووەکان ئەو زمانەی کە هەر بەسەر کەلیماتە وشە قەدیمەکانی خۆی دەمینێتەوە بەڕاستی بەرەو مردن دەڕوە چارەسەرکردنی دەستەواژەی نوێ دۆزینەوەی وشەی نوێیە ینی کە ئەتوو طبت لە برێن بە زمانی کوردی کتابێکی پزیشکی نووسی بە خۆت دەگەڕی بۆ نمونە مۆزوعی قەستەرە كلمة قسطرة كلمة عربية خلشي لاي برك سوريا وان بدا قسطرة بث هي عربي هي عراق بدا قسطرة زماني عربية كواتا يعني بإنجليزية كاثرايزيشن نعمل كم دروس كرت نعمل كا لسروي بو تشون قسطرتيا وتشون دكري براستي حزم نكرت ناوي قسطري دانيم قسطرة عربية محترماتم له همو نتوكو همو زمانك مقصد أونيا كحزم نكري حزم كل مقصد موه بزماني دايتشي خوم بتوانم نعمل كك بنوسم لونا خوش كاني خوم فقرين لفرهنجي كردي كلمة تالدان مانديتوا تالدان استا الا او نعمل كيا هيا لا عيادي من بردستا تالدان نسرايا بروسي تالدان
كواتا عملية القسطرة فأتوقع بقري لا وشيء يدبينيوا فرهنج شيء دولة من معناه أقول لهجة سوراني لفرهنج لهجة سوراني نما جيتوا تشين لهجة هورامي تشين زازاي تشين كرمانزي تشين باديني فمحتل نابي كرد لهجة زورا وفرهنجي شيء بزانا تو شيء شد بدروس نكردوا تنيا قراوي لنيو فرهنجي زماني خدا هي دەتوانی هەمان مانا بدا و کێشە نییە تەنیا ماندووبوون دەوێت کۆششی دەوێت تۆ لە فەرهەنگدا هەندێک وشە نووسون تۆ باگایان بینی زۆر کەس دەڵێ وشە مردوەکان بەس ئەم دەڵێم نووست و مادام بتوانێت کارابێتەوە کەواتە نەمردووە نووسووە. دکتۆر یەکێکی تر لە هۆکارەکانیەوەی کە زمانی کوردی بەڵێ بۆ نووسینەوەی زانستی پزیشکی دەبێ بە بۆ چوونی من نازام لەگەڵ میاننا ئەوەیە کە کوردیش وەک هەر نەتەوەیەکتر کە مرۆڤە نەخۆش بووە پێویستی بە چارەسەر هەبووە کەواتە لە فەرهەنگی ژیانی مرۆڤی کوردیشدا پێویستی بە کەرستەی پزیشکی جا سەرەتایی بێ هەرچی بێ یان بیرکردنەوە لە چارەسەری دەرد و بەڵا هەبووە وەکە مرۆڤێکتر نەخۆش بووە لەگەڵ ژیانی مرۆڤدا کردەی پزیشکی هەبووە بۆیە مادەم لە بنچینەدا ئێمەش نەخۆش بووین و بیرمان لە چارەسەر کردەوە دەبێ وشەیەک هەبوو پێ گزارشتمان پێکرد بێتەوە لەو دەردا و چارەسەریش بە هەمان شت ناوێکی لێنراوە کەواتە لە ژێرخانی ژیانی ئێمەدا لە ناو زماندا کەرستە گەلێک هەن گزارش لە زمانی پزیشکی دەکەن بۆیە دەتوانین بینوسینەوە. زۆر ڕاستە من ئەگەر کاعزەدین مثالێک شکت بدەمێ مەسەلەن ئەمە کە چوونە ئەڵمانیای بەبیرم دێ ئەوانەی ئەو دکتۆرە کوردانی لە پێشەمە لەوێ بوون دەیگۆ ئەتوو ئەگە دەتەوێت لە پزیشکی لە زانستی پزیشکی لە دکتۆرایەکەت نەجاحت بینی دەبی 3 قەت 4 قەت بەقەت هاوڵاتی ئەڵمانیەکەمان دیبی کە کورد چکە دەگۆ ئەزنەبی هاتی ئەو وڵاتی ناتوانانی بەس بەقەدەروی مادیبی لەوانە جێ خۆت نەکەوێت دەبی 3 قەت 4 قەت لەوی بە قۆتر و شارەزاتر و زیندیتر و ئیشکردتر بی هەتا جێت ببتەوە دەتوانم ئەو میسالەی لەسەر میلەتی کورد تەطبیقەکەم چاردەوەرەمان حەزارەتی زۆر بەقوت فارس حەزارەتێکی بەقوتە تورک حەزارەتێکی بەقوتە عەرەبی شەروها فئەگەر ئەمە 3 قەت 4 قەت ئیهتیمام بە فەرهەنگ و ئیهتیمام بە وشەکان و ئیهتیمام بە دۆزینەوەی چارەسەر و ئەو شانێک کەنیتمان و ئیهتیمام بە تێگەیشتن لە بینی دیالێکتەکان یان لەهجەکان نەکەین لەوانەیە محاولەی بەسیط دادمان نەدا دەبی ئیلا 4 قەت 3 قەت بەقوت بین چکە بە حکمی دەوروبەرت هەموو حەزارەت یانەیە هەمووی تاریخیان زۆر دوور و درێژە فدەبینی فەرهەنگی وان زۆر بەقوتە ئەگە بمانەوە فەرهەنگی کوردی بەقوتکەین دەبی هەر یەکە لە نووسەر و لە ئەدیب و لە پزیشک و لەو مؤسساتانەی کە هەیە 4,500 مؤتەمەرات ببەستی 4,500 کتاب بنووسی 4,500 هەوڵ بدا بۆ بە ئەنجومەنیش کار بکەن بە گروپ بۆ ئەوەی تۆ کە بوارە پزیشکەکەی فلان کەس کە لە زمان شارەزایە بەیەکەوە کۆ ببنەوە تۆ چەمکەکەی بۆشی بکەوە ئەو لە فەرهەنگ دەستبارد لەگەڵ بگرێ و بتوان پەنجە لەسەر وشەیەک دابنین کە دەقاودە خەمانمان نابدا. ئەمن دەڵێم نیەتە چی باش محاولە چی باش موفقێتی لە دوودێ هەریشک ڕاست جا باسی ئەو چەمکە نوێیانە بکەین چۆن چارەسەر بکەین ئەوەی کە لە نێو زمانی کوردی دانین پێت وایە چۆن دەتوانین زمانی کوردی وەک گوتمان کەلیماتی نوێ دەتوانین دروستکەین ئێستا مەسەلەن ئەگە میسالێکی ئەوەی بڵێن ئێستا لە عەرەبی دەڵێ کابرا ئینتەرنێتی هەیە دەرێ عندك النت يعني نت كلمة إنجليزية يكسر طابعتشي أوي وقرتيا طابعتشي عربي وقرتيا دجدا شيء لبر كردو تكنك يعني أوي كاتو إنترنت كتربط كي يعني هندا كلمات هي إنجليزية كريتي أنا عربي وهروها ألمانيا كان جوان كرديا فرنسيا كان جوان كرديا أم برأي من مرحلة كم لفرنجي خود بقري للهجة كان لزاراوة كان لديالكتا كان كبقري أجر نبو دتواني أو زمانة دجمني تونيا زماني ألماني وفرنسي وعربي وتركي أما جيرانين هزارها صالة وبشر وشيما وزماني وانيش كبقوة دبي تلا جوراني تلا هنر تلا نوسين خوش حال دبين تشكا استفادة لهم نيش دبي
دوای تۆ داهێنراوەکەی ویت قبولە ئیشت پێ دەتەوێ کەواتە دەکرێت ناوەکەشی قبولکەی بەڵام کەڤەرێکی کوردی بەبەرداکەی هەر ئەو زمانەی ئەمە تێدا دەژین ئەو عەسری ئەولەمەیە بەڕاستی مەسەلەی سوود لە یەکوەگرتن لە بینی نەتەوەکان شتێکی زۆر تەبیعیە. عەرەبەکە گۆرانی کوردی دەڵێتەوە، تورکەکە گۆرانی کوردی دەرێتەوە، فارسەکە گۆرانی کوردی دەرێتەوە، والعەکس صحیح. یعنی ئەتوو لە ناو ئەو حدودە قەدیمەی کە هەبوو لەوانە ئێستا مۆدلی نەبی ئەمە دەبی ئەمەش لەگەر عەسری خۆمان بگونجێنین کە ئەمە لەکنمان اعتیادی پەیوەندیمان لەگەڵ دنیا دروست بووە بەڵام زۆر بەهێز نین دەبێت تۆکمەیکەین و پتەوتر بین. ئەوانش ینی وڵاتی خۆیانە خۆشیان دەوێت دەست خۆشیان لێ دەکەین، ئەمەش وڵاتی خۆمانە خۆشمان دەوێت کەلیمەتێکمان پێویستێکمان پێبولیان وەردەگرین پێویستەشان بەمە و فەرم و فەرهەنگی کوردی مەفتوحە و کەس مەمنوع نییە ئەگە کەلیمەی کوردی فارسێک تورکە عەرەبەک یاخود ئەڵمانەگە ئیستعمالی بکە. هەروەکو زۆربەی وڵاتانی ئەوروپی زۆر زمانیان زۆر تێکەڵاوە ئەسڵەن زۆربەی لاتینیە و کەسیش ناری ئەوە ئیتوەوە ئیمنە ئیتر ئەمە دەبی لە ئاشتی و لە خۆشی و لە مەسلحەتی هەموو نەتەوەکان بژین، بەڵام لە عین وەختیش فەرهەنگ و کولتور و زمانی خۆمان تەتەور پێ بکەین، گەشەی پێ بدەین و لەکنمان شتێکی پیرۆزبی. دکتۆر یەکەم کتێب کە نووسیت بوارە پزیشکەکەی دەڵێم چۆن دەستت پێ کرد و لە چ گرفتت بۆ دروست بوو لە نووسینی چەمکە زانستیەکان؟ ئەوەی کتابی یەکەم سوالێکی زۆر باشەکە ئەزین سوال یەکەمم لە ساڵی 2011 کتێبی یەکەم لە ئەو ساڵی 2011 لە مؤتەمەرێکی بووم لە نیو ئۆرلینز لە ئەمریکای لە مقاطعی تەکساس، مؤتەمەرێکی ئەطیبای دڵ نەخۆ دکتۆرەکانی پزیشکی دڵ لەوێ خوڕبووینەوە. ئیتر هەندێک نامیلکەم دیت، ئەو نامیلکانە لەسەر ئیلتیهابی عەزەڵەی دڵ، لەسەر پەککەوتنی دڵ، عەجز القەلب، لەسەر دەماوانەکانی دڵ، سەمامی قەلب، لەسەر زەخر، لەسەر شەکر، ئەوەی کە عیلاقەی بوێ زۆر بە زمانێکی ئینگلیزی خۆش جوان و ئاسان نووسرا بوو. نامیلکەکانمە هەموو هەگرتەوە. دەمزانی ڕۆژێک لە ڕۆژان ئەمن دەتوانم ئەو شتانە ئەو وەختی کە 2011 ئەو شتانە دەکەمە کوردی، چۆن دەیکەمە کوردی نازانم. ئیتر هەرم گرت لەگە خۆم. ئەوە بوو ساڵی 2012 گەڕامەوە کوردستان، مەشغولی عیادەدانان و مەشغولی ژیانی ڕۆژانم بوو. ئیتر بەبیرم دێ 2015-16 دەستم پێکرد ئەو نامیلکانە بکەمە کوردی. هەموو کردە کوردی نامیلکەکان، ئەوەی لەسەر مەسەلەن بەرزی پاڵە پەستۆی خوێن هەمووش بە کوردی دامنا لە عیادەی بە نەخۆشەکان ئەوەی حەزی لێو دەتوانین لەگە خۆی نامیلکەکی ببردابایەوە. لە ئیشی ڕۆژانش کە لەگە خەڵک تەعامل دەکەی، ینی دەبینی هەندە جار سوئالی نەخۆشەکەی سوئالێکی زۆر بەسیتە، یعنی دەکرێت ئەو سوئالێکی مەزتر باە، گەورەتر باە، باشتر باە، ئەگەر هاتوو ئەوە پێشتر مقدیمەکی شتێک هەبا بیخین باەوە. فگوتم تەواو مادەم ئەگەوابی ئەمن لەمە و پاش هەتا مەسەلەن گلەی لە هەندە ئەوەی ناکەین هەندە تەبەقاتێکە نەخین دەواریان زۆر ناخینتەوە، بەس هەندە جار طبقەی زۆر نخبە دەهات، زۆر مسەقف دەهات، سوالەکانی زۆر طبیعی بوو، زۆر بەسیط بوو. ئەو نامیلکانم خڕکردەوە و هەندە ئیزافاتی ڕۆژانەی خۆشم و هەندە ئیزافاتی کتابیت کەشم هاوشکە لەو ساڵە تا ئەو قۆناغات 4-5 ساڵ زانستەکە شتینوی هێناوە. ئەمن 2011 ئەو فکری ئەو کتابم هەبوو لە نامیلکەکانەوە دەستی پێکرد. پاش 2020 بوو 2021 بوو پاش کۆڕۆنای کتابی یەکەممان تەبع کرد، ئەوە بوو بە زمانی کوردی و باسی هەموو نەخۆشیەکانی دڵکرایە بە شێوەیەکی زانستی، نەک بە شێوەیەکی ینی ڕووک لەسەرخۆ سەطحی، بە شێوەیەکی زانستی دەتوانی ئەو کتابە دکتۆرێک بخینتەوە، دەتوانی ئینسانێک مامۆستایەکی زانکۆ بخینتەوە، دەتوانی مهندسێک بخینتەوە، دەتوانی ژنێکی ماڵەوە بخینتەوە، دەتوانی کابرایەکی زۆر احتیادی بخینتەوە. زۆر باشە دکتۆر، ئەو کتێبە سەبارەت بە نەخۆشیەکانی دڵ دەکرێ لە کۆلێژی پزیشکی وەکو وانە بدرێت ئەو قوتابیانەی لە بواری پزیشکی دەخوێنن لە بری هەمان بابەت کە بە ئینگلیزیە دەتوانێت ئەو شوێنە پڕکاتەوە؟ ئەکید بەبێ کەم و کوڕی کەواتەوە یەکێکە لەو بەڵگانەی کە بەڵێ زمانی کوردی دەتوانێت دەرەقەت دێ وەکو پرسیارەکەی دەرەقەت دێ و زۆر بە چاکیش دەرەقەت دێ و دەتوانی مەسەلەن لە علمەکانیت کەش زانستەکانیت کەش بە هەمان شێوە نەخۆشیەکانی گورچیلێ، نەخۆشیەکانی هەناوە، نەخۆشیەکانی گەدەیە بە هەمان شێوە دەتوانین بە کتابێکدا بندر یاخود باسی ئەو نەخۆشیانە بکرێت بە زمانی کوردی. هەنجین دەتوانی بیدایەتێک بی لە بۆ ئەوەی کە کاکە مادەم
بە هەموو زانستەکان بە کوردی باسکرای دەتوانانی کۆلێژی پزیشکیشت بکەیەوە. باشە دکتۆر ئەگەر کۆلێژی پزیشکی بمانەوێ بیکەینە کوردی تۆ دەتوانی پرۆژەیەک دابڕێژی و هەڵی بچنی پێشکەشی بکەی بە بۆ ناوەندێکە با بڵێن بە حکوومەت یان کە دواتر پەرلەمان ڕەنگە پێویستکە موافقی لەسەر بکە نازانم دەتوانی پرۆژەیەک دابڕێژی بەو شێوەیە بخۆی ئەو کارێکی گەلک گەورەیە گەلک مەزنە ینی پێویستی بە تیمە پێویستی بە زمانەوانە پێویستی بە زانستخوازەکانە لەلایەنی منەوە ئەو قسەی کاک ئەزەدین لە کۆڕەکەی کردمان ئەتو ناتوانانی هەموو کەسی بگۆڕی بەزەتوانی یەک کەسی بگۆڕی ئەمنیش ئەوە توانیم لەو کتابەی زانستی نەخۆشیەکانی دڵ بکەمە کوردی ئەوەی پەیوەندی بە تۆ ئەوەی پەیوەندی بە منە بەڵێ ئەوجە خۆتواتی تکە لە پزیشکەکانی کەش دەست پێ دەکە ئەوەی پسپۆری نەخۆشیەکانی گورچیلەیە پسپۆری نەخۆشیەکانی سەرە فەقەراتە پسپۆری نەخۆشیەکانی کسوورە هەریەکەوە بتوانانی دەست پێ بکە بەڕەوەی من دەیڵێم زانستی ئیدارەیە کارجێڕیە ینی سیستەمێک دابڕێ شێوازێک دواتر زانستەکان دێنە ناوەوە و تەرجەمە دەکەن ئەوەی کە تۆ گوتت بەڕێی من یەکەم جار دەست پێ دەکە دەبی خەڵکەکە حەز بکە بخینتەوە بە کوردی ئێستاش خەڵک زۆر حەز دەکە بە عەرەبی بخینتەوە جیلە قەدیمەکە یاخود زیاتر ئالوودەی سۆشیال میدیایە کتابخینەوە باوی زۆر نەماوە بەداخەوە لەوان ئەحسایەکی ئەڵمانیات پێ بڵێم لە ئەڵمانیای ئەحسایەکیان کردبوو خراپترین کەس ساڵە دوو کتابی دەخینتەوە و زیرەکترین کەس و سەریعترین کەس هەفتەی دوو کتابی دەخینتەوە ئەگەر ئەو ئەحسایەش لێرە بکەین بەڕێی من نسبەکە زۆر کەم دەبی نسبەکە دەکەوتە 2 هەتا 5 ئەوەی کە دەخینتەوە بەڕاستی کوردی دەخینتەوە عەرەبی دەخینتەوە ئینگلیزی دەخینتەوە بەڕێی من ئەوە پرۆسێسێکی زۆر دوور و درێژە یەکسەر لەوانە دەست پێ بکەی فەشەل بینی دەبی یەکەم جار کەرستەکانی ئامادە بکەی برانچەکانیت کە واتە فەرعەکانیت کە بەشەکانیت کە دەست پێ بکەن خەڵک حەزی لێبی بە زمانی کوردی بخینتەوە پاشان پرۆسێسەکە ئەگەر ئەوە گوتم نیەت و بەردەوامی لەگەڵ دابی مۆفق دەبی ئەخیری دەبتە ئەدی گرفت سیمان دێتە پێش ئەگەر بە خێرایی پێم بڕێ دوای ئەوەی کە گریمان کۆلێژی پزیشکی بە هەموو بوارەکانەوە بوو بە کوردی تووشی گرفت نبین لەگەڵ پەیوەندیمان لەگەڵ زانستی پزیشکی لەگەڵ دنیا ئەنە و ئەسڵەن ئینگلیزیەکەی هەردەزانی زۆربەی ئەو وڵاتانەی مەسەلەن کابرای فەڕەنسی کابرای ئەڵمانی کابرای سووری کە لە دیمەشق تۆ بە عەرەبیە ئینگلیزیش دەزانی دەستە مؤتەمەرات بە ئینگلیزی قسەی دەکا ینی شەرنیە ئەتو بە زمانی کوردی بزانی دەبی ئینگلیزیش بزانی دەبی ئەگەر بکرێت 2 زمانیت کەش بزانی یەک ئەوەی خۆت خۆش پێ برم کە ئەزەدین لە ئەڵمانیای منافەسەک بوو لە بینی کولیاتی طبی ئەڵمانیای چ کولی طبک باشترین و زیرەکترین نخبە و تەڵەبەی تێدایە یەک لە پارەمیتەرەکان یەک لە نوقتەکان ئایا تەڵەبەکان چەند زمانی دەزانن دەرچوو جامیعەی میونشن لە هەمان لە پێش هەمووان بوو یەک لەو سەبەبانەوە بوو زۆربەی تەڵەبەکان 4 زمان دەزانن ینی ڕۆشنبیری کۆمەلگا هەر بە زمانێک نییە بە زۆر زمانە بەڵام خۆشەویستیت لۆ زمانی خۆت واد لێ دەکا زۆر چت بگۆڕی کەواتە ئینگلیزیەکە هەر پێویستەوە ئەگەر تۆ داهێنانێکت کرد لە بواری پزیشکی و بە کوردی پرۆژەکەت نووسیەوە پێشکەشت کرد و دواتر لەگەڵ ناوەندە زانستی پزیشکەکانی دنیا سمینارێک کە بوو تۆ ویستت داهێنانەکەی خۆت پێشکەش بکەی بناسێنی ئەو کاتە زمانی کوردی بۆ ئەوان پێویست دەبێ بیزانن چونکە پرۆژەکەت بەو شێوەیە نووسیوە کەواتە تۆ چانسێکی پتەوتر دەدەیە زمانی کوردی بۆ ناوپانتایی زمانی دنیا ئەنی تو دەبی زۆر متعسب نەبی لە زمانی خۆت یعنی ئەمە کوردین و بە کوردی دەنووسین بە کوردی قسەی دەکەن بەس کابرا کاتە بەرامبەرم کوردی نازانی زۆر احتیاجی بە عەرەبی بە تورکی بە زمانی بە ئینگلیزی بە ئەڵمانی بۆ زمانی کە بەخۆ شارەزای قسەی لەگە بەڵام تەواجدت هەبێ بۆ ئەوەی بڵێن تۆش هەی تعسب نا بەڵام دەبی خۆشەویستی لە زمانی خۆت یەکەم جار بخۆت باش بزانی زمانەکەی و ئەو شتانی دەخینەوە ئەو شتانی دەنووسی پێ بکەی بە زمانی خۆت پێ بنووسی و پێ بکەی پاشانیش ئەتو مواتنێکی عالەمی ینی ئەوگنی لە بەس لێرە لە منتیقەی دانیشتی ئەتو تەواصل لەگە هەموو خەڵکەیە هەموو زمانەکان پێویستە بەڵام یەکەم جار زمانی خۆم ئەگە زمانی خۆم نەبوو ئەو دەستمە سەر زمانی دووە دکتۆر زۆر بەخێربی خۆشحاڵ زۆر سپاس کازێتی سپاس دەکەم جگرە خۆشەویستەکان بینەران لە سوۆسیال میدیا ئەڵلقەی ئەمزارەی زمانێ ما کۆتایی هات
ئەمێدەوارم توانی بێتمان خشتێکی دی لەسەر دیواری هەڵنانی زمانی کوردیدا بنین و سوودێکمان بە ئێوە گەیان دەبێ. تاڵقێکی دیکە سپاردەی خوابن.